بۆن و بەرامەی کولێرەکەی تەواوی شەقامەکەی داگیر کردووە. کڕیارەکان سەرەیان گرتووە بۆ کولێرەکەی پەریزاد. کاتژمێر 6 بەیانیە هاتووینەتە لای پەریزاد محەممەد کە بە هاوکاری تەحسین محەممەد یەکێک لە ناسراوەکانی تەنورێکیان داناوە و بەیانیان کولێرەی گەرم پێشکەش دەکەن. ئەوان بەخواستی کڕیارەکانیان بە چەندین شێوەی جیاواز کولێرە ئامادە دەکەن و هەر بە گەرم و تازەی پێشکەشی کڕیارەکانی دەکەن. ماوەی 7 ساڵە لێرەم، خۆم و 3 مناڵم لێرەش کتێک و 2 کوڕ. ئەم کولێرەش هەر قەتم نەکردووە، بەڵام هەر لە مێشکما بۆ دایکم دروستێ کرد لە لادێ بووین، ئێتر هەر بە مێشکی خۆم و بەکارم هێناوە. ئێستا شکر خەڵک زۆرمان لێ ڕازیە و کولێرەکان زۆر بەدڵە. هاتووە هەموو خزم و قەومەکانیشی پێڕاگەیاندون وەرن کولێرەی تەنوری لێیە لە بەکرەجۆ. کولێرەمان هەیە بەڕۆنی کوردی چەوریەکەن، هەر لێرە مشتری خۆی حەزی لێ بەڕۆنی کوردی چەوریەکە. هەمانە حەزی لێنێ هەر بە سادەی ئەیەوێ، هەمانە ڕەشکەی پێ ئەوێ ئەڵێ ڕشکەم بۆ پێوەکە، هەمانە ئەڵێ هەر کونجی بێ. حەزی مشتریەکان لێیانە پرسی نەگەدێن ئەڵێن کولێرەکە چۆن بێ، دەڵێ سادە بێیوە ئێوەشە ئەڵێ بە ئەو شتانەی هەموو پێوە بێ، کوردەواری بێ. زۆر خۆشە، یعنی من چەندە زەحمەتی هەیە هەر هیچ هیلاک نابم. زۆر خۆشە لەبەرەوەی مشتریەکان دڵیان پێی خۆشە، کەس گلەیی نییە، لەخوا بەزیاد بێ هەموو ڕۆژ دێن دەستخۆشیمان لێیەکەن. هیلاکی هەیە بەڵام هەر خۆشە هیچ هیلاک نابێت، لەبەرەوەی ئیشەکەمان ئیشێکی حەڵاڵە و مشتری زۆریان حەز لێیەتی. 3 نەفەرین لە 5:30 بەیانیەوە دێین، 2 شفت ئیشەکەین. بەیانیان 5 دێین، 6 کولێرەمان دەرچووە، 6 کولێرە حازرە بۆ مشتری ئەیبا هەتا سەعادیەک. هەمووشی دروست ناکەین و داینێن، هەر مشتری دێ بە گەرمی حەزی لێتی. سەعادیە گەڕۆینەوە 4:30 و 5 دێینەوە. ئێستا مشتریەکە زۆر بووە، جاران 5 هاتینەوە، ئێستا 4:30 ببینەوە، لەبەرەوەی مشتریمان زۆرە دێن لێرە ئەوەستن. 4:30 دێنەوە تاکو 8 ئێوارە. کاک تەحسین برای گەورەیە، ئەو بەڕێوەبەرە ئیتر هەر وتی حەزم لێ تەنورێک دانێم کولێرەی تەنور بکەین و تۆش بێ ئیشەکەما بۆ بکەی. من ئێستا ئەوان هەویرەکە شێلن، کاک تەحسین و ئەحمەد هەویرەکە شێلن حازریەکەن، منیش دێم ئەیبرژێن و هەر کەسێکیش بە حەزی خۆی هیوایە ئەڵێ باڕشکەی پێوە بێ، کونجی پێوە بێ، هیوایە ئەڵێ پەنجەکێشی بێ، هیوایە ئەڵێ مڕەبع بێ. خۆی ئەم ئیشە نابێ بەجلی کوردیەوە بێ، بەڵام ئەگە حەزت بێ ئەتوانی بەجلی کوردیشەوە ئەو ئیشە بکەی. بەرەوەڵا دەستی ژەسووتێ تینیشی هەیە تەنورەکە دەست ڕاهاتنە. بەڵێ ئێستا مشتریەکان دێن، یەکێڵێ دەستکەشت بۆ دێنم، یەکێڵێ شتێکی وا دروستکە کە دەستن نەسووتێ، بەڵامتی لە ئەوڵەوە تۆزێ هێنی هەیە ئەترسی دەست ئەترسێ، ئەگەر ڕاهاتی ئەوەش نامێنێ. زۆر مرتاحم، ئارەزوم ئەوەیە هەموو خانمەیە بتوانێت لەسەر پێ خۆی بوەستێ و احتیاج بە کەس نەبێ، لەخوا بە زیاد بێ هەموو ئیش هەیە بۆ هەموو خانمێک و ئەتوانێ لەسەر پێ خۆی بوەستێ. من زۆر خۆشحاڵم بەم ئیشەی خۆم، هەر ئەم ئیشەشم نەکردووە، ئیشی نانم زۆر کردووە لە ماڵی خۆم لە مەعمەل، بەڵام ئەمە یەکەم جارە بەم تەنورە کولێرە دروست دەکەم. تۆزێ بە تەمەنە ئەڵێ کولێرە ئاویەکە پەنجەکێشی، ئەڵێ حەزمان لێ ئەگە بە تەنورەکەەوە بوو ئاو پەنجەی
لێ شوێنی دەرچێ شوێنی پەنج هیواشە ئەڵێ با سادە بێ هیوای ئەڵێ بە ڕشکە و شمڵی هەبێ ئیتر ئێمەش بە حەزی مشتریەکان پێیان ئەڵێن چیتان ئەوێ ئەویان بۆ دروست دەکەین زۆر زیاتر ئەمە مشتری هەیە تا مرەبعەکە ینی بە حەزی خۆشیانە داوایەکەن زیاتر ئەڵێ بدقە ئەمە پەنجە کێشی